و کاربەدەستانی بریتانیش بەڵێنی وەڵامی توندیان داوە وەک تۆڵە بۆ لە سێدەرەدانی عەلی ڕزا ئەکبەری بە تاوانی سیخوڕی بۆ دەستگای هەواڵگێری بریتانی. ئایا کەی هەڕەشەی دژی ئێران دەبن بە هەنگاوێکی پراکتیک؟ دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆلەر و چاودێر و شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن باشترین کەسەکە وەڵامی پرسیارەکانمان بداتن. دکتۆر ڕێبوار ئەم کاتت باش. یعنی خۆمان بینیمان کە لە ڕۆژی شەمەوە بریتانیاوە لە سەرزاری کاربەدەستان سەرۆک وەزیران و وەزیری دەرەوەش دەڵێن کە وەڵامێکی توندیان دەبێ بەرامبەر ئێران بەهۆی کوشتنی ئەو هاوڵاتیە. ئەبێ ئەم هەڕەشانە کەی ببنە هەنگاوی پراکتیک؟ تا ئێستا بەڕاستی تەنها هەڕەشەیە هەڕەشەی زۆر توندە کە ڕەنگە پێشتر من لە سێدەرەدانی فەرزاد بازۆف کە لە عێراق ئەعدام کرا بیست بێتم. ئەمە گومانم نییە ئێستا لە پشتی پەردەوە پەیوەندی زۆرە لەگەڵ هاوپەیمانانی بەریتانیا بە تایبەتی ئەمریکا و یەکێتی ئەوروپا. ئایا چ جۆرە هەنگاوێک دەنێن لە بەرامبەر لە سێدەرەدانی ئەکبەریدا دیار نییە، بەڵام کۆمەڵێک بژاردە هەیە لەوانە ئەتوانین بڵین ئابلوقەیەکی زیاترە خەنە سەر ئێران، لەوانە ئەتوانین بڵین پرۆگرامێک دانێن بۆ پشتگیریکردنی پرۆتێستی ئێران، ئەتوانین بڵین هەندێک لەو بەرپرسایە باڵانەی ئێران کە بەرپرسن لە بڕیاری لە سێدەرەدانی ئەکبەری فشاریان بخێتە سەر، بۆ نمونە نەهێڵن سەفەر بکەن، دەرامەتیان بڵین ببەسرێت لە ئەوروپا. یعنی هەنگاو زۆرە. حاڵی حاضر بەڕاستی هیچ دیار نییە، هەڕەشەیە و بەس هەڕەشەی زۆر زۆر تونگە. بەڵام یەک داواکاریەکی گشتی هەیە، یعنی وەکوبری لە چەند لایەنێکی ئەوروپی چەند وڵاتانی ئەوروپی یەک داواکاری ئەویان هەیە کە باس لەوە دەکەن ناوی سوپای پاسداران بێخنە لە سیتیرۆرەوە. ئەمە بە چ قۆناغێک گەیشت؟ یعنی هەندێکیان بە ئەوە دەن ئایا بوو بە وەکوبرنی بڕیارێکی فەرمی لە وڵاتانەوە؟ هێشتا نەخێر من جۆم لێ نەبوو بێ بە فەرمانێکی بێ بە فەرمان، بەڵام دیارەوە هەنگاوێکی زۆر تون دەست، چونکە سوپای پاسداران تەنیا سوپا نییە، تەنیا هێزی ئاسایش نییە، بەڵکو هێزێکی ئابووری زۆر گەورەیە لە ئێراندا. هەروەها ئەتوانم بڵێم هێزێکی ئەوەی کە پێڵێن عەقایدیە، هێزێکە کە داپۆشیکاری ڕژێمی ئیسلامی ئێرانە. ئەگەر ئەو هەنگاوە بنێن، ئەوە ڕەنگە کاریگەرترین هەنگاوە بێت لەسەر ئێران. جاو هەنگاوە چۆنە؟ ئایا سەرکردەی سوپای پاسداران ئابڕوقی ئەخرێتە سەر سەفەر نەکەن بۆ دەرەوە؟ ئایا دەرامەتیان لە ئەوروپا ئەبەسرێ؟ بۆ نمونە حسابی بانکیان داخرێ؟ لەو بڕوایان ئێستا لە پشتی پەردەوە گفتوگۆی زۆر چڕ هەیە. دکتۆر ڕێبوار، باسی ئەو عەلی ڕزا ئەکبەری لە ناو بریتانیا چی دەگەن؟ ڕاستە هاوکاری لەگەڵ بریتانیەکان کردو و لەگەڵ دەستگای هەواڵگیری کردووە، یانش هەرتەنها تۆمەتێکە ئێران وەکو هەموو جارێک دەیەوێ تۆمەتی وا وەکوڵی بەو تۆمەتە خەڵک سزا بداتن؟ زۆر زەحمەتە ئێمە بزانین ئایا بڵین هەواڵگر بۆ یانە، بەڵام ئەگەر سەیری تۆماری ئێران پێیەوە پێش، هەروەها سەیری کاتی لە سێدەرەدانی ئەکبەری بکەی لەگەڵ ڕوانین لە سیستمی دادوەری لە ئێراندا، بە تایبەتی ئەو بەندەی کە پێی لە سێدارە دراوە مفسدون فی الئەرض، بەڕاستی ئێران هیچ بڕوایەکی پێ ناکرێت و هیچ ئینگلیزەڵەکرێت دەوڵەتی نییە. دەوڵەتدا دیارە پرۆتێستەکانی ناو ئێران پەیوەندیان پێ بە لەسەر ئەمە 2 ساڵیشە لە زینداندا بووە لە ئێران. دکتۆر دەمیز باسیکی تر بکەین، ئەویش لە هەواڵەکانە دوێنێ باس لەوە دەکرا کە هاوڵاتێکی ئەمریکی باوکیش زیندانی کرا، بەڵام باوکی ئازاد کراوە بەهۆی تەندروستیەوە، بەڵام کوڕەکەی کە ئێستا لە زیندانەدا دیسان ئەوە بە ئەسڵ ئێرانیە دەستی کردووە بە مانگرتن.
يعني پرسیارێکە لەوەدایە ئێران قەت جێ لە فشاری نێونەتەوەی نادا بەو فشارانە جێ نادا بەو فشارانە هێزی ئێران لە چیدایە لەو ڕۆوە؟ یعنی ئێران بەڕاستی گوێ بە هیچ ڕێزێکی با بڵم هیچ ڕێزێکی نییە بۆ قانون و نەریت و سیستمی نێودەوڵەتی زۆرتر ئەوە دەکا کە خۆی دەیەوێ مەگەر بۆی نەکرێت. یعنی ئێران تۆمارێکی زۆر ناشرینی هەیە لە کوشتنی قاسملەوە بۆ زۆر سەرکردەی ئێرانی ئۆپۆزیسیۆن لە دەرەوە، بەڵام کە ئەو هاوڵاتیە بڵین ئێرانیا مەلیشیە ئێسامانی گرتووە دیارە دەیەوێت بڵین ستیتمنتێکە وەکو بڵیت بەشێکە لە ناڕەزایی هاوسۆزیە لەگەڵ لە سێدارەدانی ئەکبەری و هەروەها ڕەنگە هاوسۆزیش بێت لەگەڵ پرۆتێستی ناو ئێران خۆیدا بە کوردەکەی ینی ئاگرەکە خۆشەکات کە دیارە هاوکاری ئێران نابێت لەم کاتا ئێران بەڕاستی لەژێر فشارێکی زۆر گەورایە و ینی گرفتێکی زۆر گەورەی هەم ناسنامە هەم شەرعەتی هەیە. دکتۆر ڕێبوار بینیت ڤیدیۆەکە پێش ئەوەی دەست بە وتێژەکەمان بکەین نازانم ڕەنگە لە کەناڵەکانی دیکەش بینی بێکە بورجی ئیڤلی پاریس نمایشێکی زۆر ئەوەیان کردووە دوێنێ شەو ئەویش دروشمی ژیان ئازادی و ڕاگررتنی لە سێدرادان لە ئێران نمایش کرا. ئەگەر ئەوەت بینی بێ هەست بە چی کرد؟ ینی ئەمە ینی بە بۆ چوونی من هەرەوە نییە، من ئەو پرۆتێستانش کە لە لەندەن دیومە پرۆتێستی ئێرانی کە هەمووی تێکەڵاوە، ینی سروشتێکی زۆر جیاوازی هەیە لە هەموو ئەو پرۆتێستانەی کە من لە 40 ساڵی پێشوودا لێرە دیومە. ینی ئەم پرۆتێستانە ئەگەر بۆ جۆرە بڕوات ئەبێ بە سەکۆیەکی یەکگرتن لە نێوگەلان و نەتەوەکانی ئێراندا بۆ پێکهێنانی پلاتفۆرمێک. بۆ نمونە ئەمە یەکەم جارە من بیبینم بەلوچی و کورد و تارانی و ئازەری و ئەحوازی عەرەب پێکەوە هەر هەمویان بە دروشمی خۆیانەوە دەست بگرن دژی ئێران. ئەوەی پاریسیش هەمان شتە، ینی پرۆتێستی دەرەوەی ئێران خۆ ڕەنگە پەیوەندی بە لە سێدارەدانی ئەکبەریشەوە هەبێت وەکو بڵیت سزای ئەوروپا و ئەمریکا و بەریتانیا بدا. ینی ئەو پرۆتێستانە بۆ بە شتێکی زۆرتون بە بۆچوونی من ئێرانیان زۆر سەغڵەت کرد. باشە دکتۆر، میدیاکانی بریتانیا ناوەندی فکری لە بریتانیا خەڵکی گشتی جەماوەر تا چەندێک فشار لەسەر حکوومەت دادنێن بۆ ئەوەی کردەوەیەک دژی ئێران بکاتن؟ ینی فشار بەردەوامە، خۆ ڕەنگە پرۆتێستی سەرشەقامی ڕەوەندی ئێران و خەڵکی دیکەش کە پشتگیریانی دەکات بوو بێت بە جۆرێک لە فشار لەسەر دەسەڵاتی بەریتانیا و دەسەڵاتی ئەوروپاش. هەروەها ئەمە بەڕاستی ڕەنگە یەکەم جار بێت بەو جۆرە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێراندا بەلێشاو بێتە دەرەوە و وەکو بڵیت ئەو تەموو مژاوی نەهێژ لەوەدا کە ئێران چی دەکات. خۆ ڕەنگە پێشتر هاوڵاتێکی ساکاری بەریتانی نەیزانی بێت ئێران چکارەیە، ئێران چ دەکات، بەڵام ئێستا بۆی دەرەکەوێت کە پۆلیسی مۆراڵ هەیە، بۆی دەرەکەوێت سوپای پاسداران هەیە، بۆی دەرەکەوێت کە ئێران هیچ ڕێزێکی نییە بۆ مرۆڤ و بۆ جێندەر و بۆ ژن و بۆ قانونی نێودەوڵەتی. ئەمانە هەموو پێکەوە فشارێک دروست دەکەن کە دەسەڵاتی بەریتانی بێ یا ئەوروپی بێ یا ئەمریشی نەبێ ئەمریشی بێ هیچ چارێکیان نییە تەنیاوە نەبێت بەرچاوی بگرن. دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆلەر و شارەزا و چاودێری کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە لەندەن لەگەڵ دەنگی ئەمریکا بوو. زۆر سوپاس دکتۆر. سوپاس بۆ ئێوەش.